سەرۆکێ ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە دەبێژێک و ئەنە کەسە گەفێن لە ماڵباتن لەشکری ڕۆشتێنەکردن لەگەڵ ئەمریکا گوتوبێژکردن ئەمریکا هەوڵ دەدێک و دووبارە جارەکەدن دانوستاندنێن کوردی دەست پێ بکەن. سعود المەلا سەرۆکێ ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریێ ji بۆی ڕۆژنامەیە شەرق الئەوسەد ڕاگەهاند و ئەمریکا بجددی هەوڵ دەدێ تاکو دووبارە دانوستاندنێن کوردی دەست پێ بکەن. ئەوژی پشتی ئەنجامدانە سێ جوینان لەگەڵ سەرکردەیەن ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە و لەگەڵ سەرکردەیەن قەسەدە و مەسەدە دوێ مهێدا. وەکە سەرۆکێ ئەنەکەسە دەبێژێک و دەجوینێن بەرپرسیارێن ئەمریکی و سەرکردێن ئەنەکەسەدا نەرین ji بۆی دووبارە دەستپێکردنا دانوستاندنێن کوردی لە گۆری ئستراتیجی و پلانێن ڕێبەبەریە ئەمریکی لە ڕۆژهەڵاتێ چەمێ فەراتێ بە هەڤهاتنە گوهارتن. سەرۆکێ ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە گوت و سەرکردەیەن ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە لە ڕێکەفتە دهێوێ مهێ لەگەڵ دێڤید براونشتاین جێگرێشاندێ ئەمریکا بۆ سووریە جویە کۆ پابندبوونە ئەمریکاش بۆیە گەرانتیکردنا دانوستاندنێ ناوبەرە ئەنەکەسە و پەیانەکەدا تەکەس کرد. هەروەها سەرۆکێ ئەنەکەسە گوت و جوینە دوێ لە ڕێکەفتە حەڤدەهێڤێ مهێ ناوبەرە نونەرن ئەنەکەسە دەیەتیلافێدە و ئیسان غۆڵدرێتش جێگرێ ئالیکارێ وەزیرە دەرvێ ئەمریکاش بۆی کاروبارێ ڕۆژهەڵاتە خوارێ هاتە ئەنجامدان. سعود المەلا گوت جوینەك لە ڕێکەفتە چاردەهێڤێ مهێ ناوبەرە ئیسان غۆڵدرێتش و مەزلوم عەبدێ و ئیلهام ئەحمەد دەهاتە ئەنجامدان و تێدا بەرپرسیارێ ئەمریکی تەکەزیل سەر گەرانتیکردنا ئەمریکاژە دانوستاندنێن کوردی ڕەکرد. وەکە سەرۆکێ ئەنەکەسەت دێ خویاکردن و خالە هەری جهێنا کۆکیێ خالە پاراستن و بەرەڤانیە و ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە سەیوانە سیاسیەش بۆی پێشمەرگەین لەشکری ڕۆژ لێگەل ئەمریکا هەوڵێن هەپەیمانیە نابدەولەتیش بۆی بەگەرە لەشکری ڕۆژ بۆ ڕۆژاوای کوردستانێ تاکو بەرەڤانیەت بەرخاک و مڵەتێ خۆ دەبکێ هاتە گوتوبێژکردن لێ پێدا ئەف چەند ڕەت کرد. سعود المەلا ئاماژە بۆ چەندێژی کرد و گەفێن لە ماڵباتن لەشکری ڕۆژ تێنەکردن تاکو و زارۆکێنوان دەبژێ ڕێزن لەشکری ڕۆژ بەردێن لەگەل ئەمریکا هاتنە گوتوبێژکردن. دێداویە گوتنێ خۆدە بۆ ڕۆژنامەیە شەرق الئەوسەد سەرۆکیانەکەسە گوت و دێمەها حەزیرانە ساڵە 2020دا لە هەفتێگەهشتنێک لە گۆری ڕێکەفتنە دهۆکی هاتە ئەمزەکردن و تێدا گەرانتیە هەفبەشیە لەشکرینە بەرە هەردوو ئالیەن دانوستاندکاردا دەکێ.